سڵاتان لێبێ بەڕێزان. بەرنامەیەم جارەمان تایبەتەکەین بە ئەو خواردنانەی کە ئێمە ڕۆژانە دەیکڕین. زۆر جار لە ناو خۆمان باسی ئەوەکەین کە خواردنی ئێستەمان تەندروست نییە. قسەیەکی شەیە دەوترێ پارە بە خواردنی باش بدرێ نەک بە دەرمان. بۆیە دەمەوێت بەرنامەیەم جارە ڕای بەشێک لە هەوڵاتیان وەرگرم لەسەر ئەو خواردنانەی کە ئێمە ڕۆژانە دەیکڕین تا چەند تەندروستە تا چەند بەدەستی خۆمان تەندروستی خۆمان تێکە دەین. دەمەوێت لەسەرم بابەتە ڕای بەشێک لە هەوڵاتیان وەرگرم ئێوەش بینێری بەرنامەکە بفەرموو. تا چەند جەنابەت پێت وایە خواردنی ئێستەمان تەندروست نییە؟ وەڵاهی ئەو خواردنانی کە زۆربەی کە لە دەرەوە دێن زۆربەی زۆران فێڵی لێکرێ، هەرچەند کە تەندروستیژین فێڵیشی لێکرێ. مەسەڵەن کابرایەت لە ئێرانەوە لە تورکیاوە شتێک گێنێ ئەڵێمە کوالیتەکەی وایە هەمووشی ئەسلی نیە وانە، بەڵام ئێمە هەوڵە دێن مەسەڵەن شتی خۆمان زیاتر شتەکە مەسەڵەن ناسر بەرهەمی خۆمان خینە بازاڕەوە بەرهەمەکانی خۆمان هەم بە کوالیتێکی باشەوە هەم تەندروستیش بێ بە هیچ موادێکی کیمیاوی تیان نەبێ. مەسەڵەن قسەیەک هەیە ئەوترێ پارەت هەبوو بیدەی بە خواردنی باش نەک بە دەرمان. واتە ئێستا ئێمە خۆمان دەبینین نەخۆشخانەکانمان هەمووی پڕە لە خەڵک. ئەمە هیەوە نییە خواردنەکانمان پارە بە خواردنی خراپ بەڵێوەڵا هەمووی ئەوەیە. چی بکەین بەڕای تۆ چۆن بتوانین خواردنێکی باش بکڕین کە هەم پارێشمان بۆ بگەڕێتە نوێی ئێمە دەرمانم بۆ ئێمە پێویستمان بوو وشیارکردنەوەی خەڵکەیە، یان ئێمە خەڵک وشیارکەینەوە لە هەموو ناوەندەکانی ڕاگەیاندوینە کە خەڵک وشیار بێ، ینی کە بتوانێت شتێکی باش بکڕێت. مەسەڵەن ئێستا من مەسەڵەن ئەم تووە هی خۆمانە هەمی ناوڵاتی خۆمان هەری خۆمانە مەسەڵەن خەڵک سیقەی نەماوە وەڵحاسڵ سیقەی بە کەسە من ئەڵێم ئەمە هی خۆمە خۆم بوام لێ کردو خۆم پاکم کردو خۆم بەرەمێناوە خەڵک باوەڕ ناکەم مانەی نەماوە بەشتە ینی کێشەکە ئێمە ئەوەیە خەڵک باوەڕینەوە باری ئەوە نشتی خەڵ و خۆر هاتوتە ناو بازارەکانەوە کەس باوەڕی بە هیچ نەماوە. ئەمەی کە بەدەستەوەتەمان توی وش کراوە یەکێکە لە خواردنە تەندروستەکان و زۆر جاریش لە تەندروستیەوە باس سەری نووسراوە هەموو سوودەکانی چی و چی بەم شێوە لەسەرمان نووسیوە ئەمە دۆشاوەکەیەتی هەر بە هەمان شێوە لە سەداسەد هەمووی سروشتی و پوختێ و بە هینج ئەمە مەسەڵەن تەنین مەرجی تەندروستیشمان هەیە هەتا بە مەرجی تەندروستیەوە بە هەموو شتێکەوە بە لەژێر فاسیشایە فاسی تەندروستیشایە. بەڵام گێژەکە ئێمە هەر ئەوەیە سیقەمان لە دەزە وەکو میلەتی خۆمان سیقەمان کەس سیقەی بە کەس دیێ سە من لەوانێت تۆ باوەڕ قسانێ من نەکەیت لێشم خواردەوە بەتاکی زۆرینە ئێستا خەڵکە بێ و متمانەیە بۆ دروست بکەینەوە ما بێ هەوڵ بین مەسەڵەن متمانە دروستکەینەوە هەوڵ بن بەتابی لە مەرزەکانە ئێمە خەڵکی باش شوێنی کوالیتێکی باش شتی باش بێت بەم دیوە ئەگەر ئەو شتەشکە بەهەر حاڵ بێت کۆنتڕۆڵێکی باش بێت لەژێر کۆنتڕۆڵێکی باشە بێت نەک شتی لاوەکی لاوە لاو. کاری ئێمە لە بریتە دروستکردنی سابوونی سروشتی و ماسک و کرێمی سروشتی بێگومان کە کاریگەری زۆر فراوانی هەیە لەسەر پێست و ڕێکردنەوەی ئەو پێستانەی کە بە بابەتە خراپەکان زیانیان پێگەیشتووە. ئێستا قسەیەک هەیە دەوترێ پارە بەشتی باش بە خواردنی باش بە کەلوپەلی باش بدرێ نەک بدرێتە دەرمان. دەبینی زۆربەی نەخۆشخانەکەی خۆمان پڕ بووە لە خەڵک پێت وان نییە ئەوەیە بە پارەی خۆمان شتی کوالیتی خراپمان کڕیەوە بۆیە نەخۆشخانەکان ئێستا پڕە لە نەخۆش. بێگومان ئێستا بە تایبەتی بە نسبەت بابەتی جوانکاریەوە ئێمە ئەو بابەتانی کە لە بازاڕە هەیە هەمووی بابەتی زیان بەخش و خراپ و کاریگەری خراپیان هەیە لەسەر پێست بۆیە زۆربەی دەرمانەکان کە ئەفرۆشرێت لە بری چاکاری پێست زیانی پێگەینە جا خەڵک ئەو کارەی لەسەرەکە خۆی بگەڕێ بە دوای بابەتێکی باش و تاقی کاتەوە و لەسەری بەردەوام بێ و تەنها خەڵکیش خۆی ئەتوانێت بڕیار لەسەر کوالیتی شتی باش بات یان بەدڵی بێت یان باشی بزانێ بە خراپی بزانێت. دەبینی زۆرێک لە خەڵک ئامادەیە بەس شتەکە هەرزان بێ بیکڕێ بەس گوێی لەوە نییە ئیتر ئەمە چ کوالێتێکی هەیە تا چەند گرنگە ئێمە لە کاتی کڕینی هەر کەلوپەلەکە خواردن بێ بابەتی جوانکاری بۆ بوونم نەم سابوونانە سابوونی ڕقی و بابەتی با بڵێن پاکەرەوە تا چەند گرنگە تۆزێک پارە زیاتر بدەین بەس تەندروست بێ بۆی هەم لەشی ساغمان هەبێ هەم ئیسفادە لەو شتەیش بکەین کە بەڕاستی ئەمانەوێت.
بەڵێ بێگومان وردەکاری لەو بابەتی کە تۆ ئەی کڕیت زۆر گرنگە بە تایبەت بابەتی جوانکاری کە کاری ڕاستەخۆی لەسەر پێستێ و کوێ مەزانین پێست ڕووکاری دەرەوەی مرۆڤە و بەرکەوتنی پێست لەگەڵ دەرەوەیە دیارترین ئەندامەکە کە دیارەکە لەبەرەوە گرنگی پێدانی زۆر پێویستە و تاقیکردنەوەی خەڵکیش بۆ خۆی بۆ ئەو بابەتی کە هەڵی ئەبژێرێت زۆر گرنگە خۆی بڕیار دەربێت نەک لە نرخ پێویستە لە کوالیتی بکۆڵێتەوە. جەنابەت کە خۆت دەچیتە بازار بۆشت کڕین بە تایبەتی بابەتی خواردن با بڵێ تا چەند لە ڕووی تەندروستیەوە تەماشای بۆ نمونە پێکهاتەکەی دەکەیت بۆ نمونە نرخەکەی بەلاتەوە گرنگە یاخود پێکهاتەکەی بۆ نمونەیان هەرزانیەکەی چ شتێکی زۆر گرنگی پێ ئەوە کەوێتە سەر ئاسی ڕۆشنبیری کەسەکە ئەگەر کەسەکە تاچ ڕادێک ڕۆشنبیر بێت گرنگی بەلای کوالیتی بەرهەمەکە زیاتر ئەیات نە لە نرخەکەی چونکە تۆ چەنە زەرت لەلایەنی نرخ کرد پێویستە ئەوە بێتەوە بە پزیشک بۆ چاکاری ئەو ئاساواری ئەو خراپەی کە زیاتر لەسەرەکەیە بۆ چاکاری ئەو زیانەی کە لێت کەوتووە لەبەرەوە هەر لە سەرەتاوە خۆ دەست پێش خەربی بۆ ئەوەی بەرهەمێکی باش هەڵبژێری چ لایەنی خواردن چ لایەنی جوانکاری چ لایەنی جلوبەرگەوە ئێستا بۆ نمونە ئەنی هەرچەند بەڵام جلوبەرگ تۆ پارتەجلێگە کرد بکڕیت بە نرخێکی کەم لە ئاستی ئەوەی کە بە نرخێکی زیاتر کڕیوتە تەمەنی زۆر کورتترە بێت بێگومان ئەو یاسایە بۆ هەموو بابەتەکانی تریش ئەگونجێت. بەڵێ وەڵاهی من ئەم بەرهەمە خۆماڵیانەی خۆمان دەمێکە خەریکم بە ئاشنا بن بە خەڵکەکە و دەمێکە ئاوارەیە نامۆیە لە خەڵک بەس سپاس بۆ خۆی ئێستا خەڵک ئاو ڕیاوەوە بۆ شتە کوردەواریەکان ئێستا دەبینین نەخۆشخانەکانی خۆیان پڕە لە خەڵک ینی تەسەورەکەی ئەوە بێ خەڵک لە ماوەی ڕابردووانەی توانێت خواردنی باش بکڕێ یان خواردنێکی تەندروست بکڕێ هیچی وای لێ وڵی فعلەن خواردنی ناتەندروست جەمەیە خوێن تامان ئەم شتانێک کە هاوردەیەکن لە دەرۆ جەماعەتێک کۆمپانیا جەماعەتێک بازرگان وڵاتیان خۆش ناوێت چونکە ئەگەر وڵاتمان خۆش بووێ ئێمە پیتوبەرەکەتێکی عجایب لەم خاکەی ئێمە هەیە یعنی بە گەنمەوە بە جۆ بە نیسکەوە بە نۆکەوە بە برنجەوە بە هەموو شتەکانی ژیانەوەکە ئەم خەڵکەی ئێمە لەوە دوورکەوتۆتەوە بۆیە سیحەتی تەواو نییە باو باپیری ئێمە کە لەم وڵاتە بوون سیحەتیان زۆر تەندروست بووە زۆر پێشکەوتوتر بوون لە ئێمە لەبەر ئەوە شتی ئەجنەبیان کەمتر خواردووە ئەو شتێک کە لە دەرەوە دێ بەرهەمی دەستی خۆت خواردووە تۆ من ئێساکانەیە ئەم بەرهەمانە هی خۆ من یعنی ئێستا لەو چێڵگەیە بۆ خۆم کە بەرهەمم هێناوە لە ئاکرێ زۆر ئاوێکی سازگار خاتەشی بە پیتوبەرەکەت بە تازەیەگاتە دەسەفاڵن ئەو شتانی کە لە ئەوروپاوە دێن لە خارجەوە دێن زۆر بە ناڕەحەتیە گەنە دەست ئێمە تا ئەگەنە دەدێمە بەسەرت چێ شتی گواستنەوەش زۆر جارمشینەمە دروست بێ بەستۆ نازانانی لە سادێسا کە لە کۆگاکانە ئەمێننەوە تۆ نازانی ساڵە گەمێنێتەوە دوومان گەمێنێتەوە 3 ساڵە بێنێتەوە ئێستا زۆر شتی ناتەندروست کە ئێمەی تووشی نەخۆشی کردووە ئەو شتە ناتەندروستانە کە ئان خۆین ئێستا ئەو پارەیە کە بە ئەین بەو ڕسقە کە ئەی خۆین ئەمیە ببن دەرزوی دەرمان و لە خۆبانی بێتەوە ئەڵێ گەر پارت پێ بۆ بیدە بە خواردنی باش نەک بە دەرمان قەت وایە ئێستا ئەو خواردانە ئێمە حەقە تۆزێ شتی کوردەواری تۆزە گرانە بەس تەندروستە لەبەر ئەوە بیخۆی ئەو پارت بۆ دەگەڕێتەوە ئەنجا هەم قەلبیشت ساخە یعنی لە باو باپرێنیمە کاکە هەمووی تەمەنی 100 ساڵە 80 ساڵە 90 ساڵە ئێستا هیچمان ناگەینە هەر بە گەنجی یان لە جەڵدە لیاوە یان هۆشتی نەخۆشی نییە کابراڵەن جەڵدە لیاوە چییە نەخۆش و نەوەڵە ئەمە ئێستا هەمووی ناتەندروستی ئەم شتانەیە کە ئەمڕۆ ڕۆژانە ئەدێنە ناو ئەم بازاڕانەی ئێمە سەرە بێ و خەڵق ئەیکڕێ خەڵک بەداخەوە ئەڵێشتی ئەوروپا وایە وەڵڵاهی زۆر بەداخەوە ئێستا یەک بڵین کەوچکی چێشتی خۆمان قات بۆنی ئەوان دێنێ هەم تازەترە هەم هیچ بە موادێکی خراپیشتیا بەکارێکی پاک و تەمیزیش ئاو ئەدرێ بە ئاوێکی سازگار ئاو ئەدرێ زۆر تەندروستە ئەنجا ئێستا بۆ منە ئەم نۆک و نیسک و کشمیش و گوێز و ئەم شتانەی خۆمان هەمووی کوردەواریە ئێستا من ئەم ڕۆنانە هەر بۆ تەرجمە ئێستا ئەم ڕۆنە من چەند ڕۆژە لێرە ئەم ڕۆنەی کوردی نامێ باو باپیری ئێمە کە ئەی خوارد ئەمە بوو جەڵدە لێ نییە ئێستا ئەم ڕۆنانەی کە دێن کاکە لە مەعیدەمانە ئەوەستێ لە ڕیخۆڵەمانە ئەوەستێ ناتەوە نەخۆشیشمان تووشەکە و نەخۆشی تووشی ئێمە بۆ هیچیە بەسی خواردنە
ئەنجە هیچ مشکلی هیچکە نییە تا هەرو خاکە خاکی جارانین هەرو نەفەری جارانین هەر بەس خواردنەکەمان گۆڕە خۆردنەکانە ناتەندروستە لەبەر ئەوەی ناتەندروستە بۆی ئێمە ئاومان بەسەر هاتووە ئەم پێشانگانە کە ئاکەینەوە لەبەر ئەوەی خەڵک ئاشنا بێتەوە بەم شتە کوردەواریانە خۆمان توانین تاقیشی بکاتەوە 1-2 ساڵ با ماڵەکەی پڕ بێ لە شتی کوردەواری بۆ نمونە برنجی کوردی بخوا ڕۆنی کوردی بخوا با بڵێن ئەو بەرهەمانی کە ئی دەرەوە نین ئی دەرەوە نیان لە سەد فەرقە من ئێستا بۆ خۆم تقریبان و 2-3 ساڵە برنجی دەرەوە مەگەر بە میوانی بیخۆم اینجا قەت نایخۆم لەبەر ئەو دڵم مرتاحە لەشم مرتاحە بە گۆڕانکاری کردووە لە ڕووی تەندروستی کردووە زۆر تەندروستی شمسما زۆر بە دڵنیایی هۆکاری نەخۆشیەکان کە لە وڵاتی ئێمە لە کوردستانە بە تایبەت لە کوردستان بڵاو بۆتەوە بەداخەوە با بڵێن بە عراقیش سەرتاسەرەوە هەمووی خواردنە ناتەندروستەکانە ئەو خواردنە دەرەکیانەیە کە لە وڵاتانی دەوروبەر بۆمان دێ بەداخەوە ئێمە وڵاتێک دراوسێمان نییە کە دڵی پێمان بسووتێ تا خواردنی باشمان بۆ بنێرێ و دوای ئەوەش بازرگانەکانی خۆمان لەوان دوژمنکاری تر بەرامبەرمان ئەنوێنن لەبەرەوە من لەم کەناڵە جوانەی ئێوە پەیامم بۆ خەڵکە خۆشەویستەکەی خۆمان ئەوەیە با هەرچەندێ پارەی زیایی پێبن ئەوەنە شتی تەندروست بکڕن چکە بەڕاستی من ئێستا ئەسمە بازار ئەمەوێ زەی پێ بکڕم بۆ نمونە سیرەکەم کە خۆماڵی بێ گرانە بە دڵنیایی گرانە بەڵام ئەو پارەی کە لەوە ئەیجێرمەوە لە 100 بۆ کۆشی دکتۆرە بۆ دەوا و دەرمانە جایەخوا کەسیش احتیاجی هەم زەرەریشەکەی هەم تەندروستیشت ئەو هیچ تەندروستی اینجا خۆکە تۆ لەم سەرەوە تەندروستی تێگە چیە بم دکتۆر ناو دکتۆر ئەم دەرزی و دەرمانە ئەو دەرزی اینجا ئەم دەرزی و دەرمانە جوانش ئەم کوالێت بەرزشک بۆ ئێمە دێتە ئەم وڵاتەوە هەمووی لە 100 نەخۆشیە و خۆی نەخۆشیمان بۆ دروستەکە منەڵێم با لە خواردنە تەندروستەکان درێغی نەکەین با خواردنێکی تەندروست بکڕین ئەو پارەی کە لە خواردنە تەندروستەکەی جێرنەوە بۆ دەوا و دەرمان نەبێ چەند هەزارێک زیاتری پێ بدە بەس حەتێکی سەلامەت تەندروستانە بژین چکە بەڕاستی تۆ کە تەندروست بژی پێم وایە وکو پێشنیاوتویانە لەشی ساک حاکمەتی هەمووی دنیاە ئەوترێ ئەگەر پارەت پێ بوو بە خواردنی باشی بدە نەک بە دەرمانی باش چونکە دەرمانەکە تۆ تووشی نەخۆشی بووی بە دوای چارەسەر ئاگەڕێ بەس خواردنە باشەکە بۆ خۆی چارەسەرە بۆ جسمی ئینسان و بە دڵنیایی تۆ ئەگە ئەم ڕۆخواردنەکە تەندروست بێ دڵی شەخۆشە ئاسوودەی جستێکی تەندروست بژی کارێکی زۆر خۆشە بە تایبەت لەم ڕۆداکە خوا بە دوورماکە سیرەکەی ڕۆژانە بەم دەست بۆ دەست خەڵک لە نەخۆشخانەی هیوا ئەجەڵدا بڕوا بکە مناڵێک لە نەخۆشخانەکان ئێستا بڕۆ ئەو شەقامانەی کە تایبەتە بە دکتۆرەکان پڕن لە خەڵک زۆر خەرەباڵ بەس بەداخەوە منەڵێم بەداخەوە بۆ ئەوەش چکە بەڕاستی هین کە ئەو کەسانی نەخۆشن بۆ عیلاجانە چارەسەریان نایە چکە خراپترە خەڵک بۆ چارەسەر ئێمە بگەڕێتەوە بۆ بەرهەمی خۆماڵی بۆ بەرهەمانی کە لە خاک و وڵاتی خۆی بەرهەم دێ چونکە بەرهەمی خۆماڵی هەم زۆر بە زووترە کاتە دەستی ئەو کەسێک کە بەکاری دێنێ بە بەراورد بەوەی کە بەرهەمێک کە لە دەرەوە بێن نازانین چۆن دروست کراوە چۆن گوازراوەتەوە و چیشی تیا بەکارێن بە دڵنیایی تۆ ئەو بەرهەمە دەرەکیانە یەکەم موادی حافزەی تایە کیمیایی تایە ئەنجا ئەنوا و ئەشکال شتی خراپت بۆکەنە ئەو قوتوانەوە بۆ تەنێرم برنجێکمان هەیە هەر شایانی خواردن نییە ئێمە با ڕووبکەینەوە سروشتە جوانەکەی خۆمان سروش دایکێکی میهرەبانە خوای گەورە هیچ چڵەجیایەکی بەبێ حکمت بۆ ئێمەدا نەناوە با ئێمە بگەڕێن حەکیمانە ئەو خواردنە تەندروستانی خۆمان ئەو بۆ نمونە ئێستا ئەو زەیتە جوانە لەو دایناوکی گوڵە بەڕۆژەی دەریەکەی وەڵڵا بڵێم چۆنی هەرگیز ڕوو ناکەیتێ دکتۆر نەبۆ شەکرە نەبۆ جەڵدە نەبۆ جیرانی دەمارەکانی خوێن یعنی ئەنواشتی خۆراکی باشمان هەیە ئێمە کە ئەتوانین تەندروستانە لەسەری بژێنی و ڕوو نەکەینە بەرهەمە دەرەکیەکان وڵای من وەکو خۆم ڕاستی زیاتر حەز لە خواردن کوردیەکانە ئەوەی بەڵێ ئەوەی نە ئەوەی کە لە بازاڕایە هەندێک جار بە تایبەتی برنج ئەو برنجەکەی سە خەڵک سەری تێ کردووە من ڕاستی زۆر لەگەڵیان نیم ئەم 12 حەزم بە برنجە ئەگەر هەبێ کوردیەکە ئەگەر نەبێ بایعیەکە بایەکە بەس نوعجۆری باشی گرنگی بە بەرهەمی کوردەواریە زیاتر من گرنگ بڵێن ئەمە بەکاردێن وڵی من خۆ ئیسا لە ماڵەوە کێشەکە ئەوەیە بۆ بە چەند زۆرە چەند سنفێک لە ماڵە هەیە گەنجەکان بە تایبەتی حەزیان لەم خواردنە بازاڕیان هەیە بە تایبەتی خواردنی سەریع حەتی کەسیان باش گومبیە گومان ئەوەیشی کە سیحەتی باش بلەوە چێ بووە زیاتر گرنگی بە قەعایە یا وەرزشەکە
هۆکارەکە توۆزی سیحەتی باش بێ. ئەو زۆربەی شتی کوردەواری بەکاردێن هەستە کردووە تەندروستیت بەرەو باش بوون چوە لە دوایەوە زۆر باشم لەخوا بزابێ سواز بۆخوا قسەیەگەی ئەڵێ ئەگەر پارەت پێ بوو بیدە بە خواردنی باش نەک بە دەرمان ئەم قسەیە تاچەند زۆر زۆر ڕاستە بەتاکی زار زۆر ڕاست زاکو پارێزیش بەشێکە لە عیلاج سانگە پارێزکە لەوە چی پێویستی بە هەندێک نەخۆشی تووشێن دێ نەخۆشی نابێ پێویستی بە هەندێک عیلاجیکە هێ نابێ پارێزی لە بەرهەمی خراپ ینی بەرهەمی کوردەواری ڕەنگە هەموو شتی تەندروست بێ نەک زەرر سوودی زۆر جاریساوەی و بەرهەمان شکەیتە وڵاتەوە ئێمە نازای ئایا بە کوالیتی کۆنتترۆڵەتی ئەپەڕێیان نا ئەو ئایان لە ڕۆنەکان بە تایبەتی ئەوی کە ڕۆنەیە دۆشاوە نازانین چۆ چیە و چی نییە چۆن گوازراوەتەوە چی تێکرا ئەوەی کێشەکە ئەوەیە بەڕاستی ئەم فتری پێشووە کە هەر لە ڕانگەیندنەکانە باسیەکە ئەڵێ ئەو واردی کە هاتووە چەندێکە خەڵ بەکاری هێن و لێخوا ئەڵێ وەڵام مەوادی تایە خراپە بۆ نەخۆشی خراپ لە خەڵکیش بەکاری هێناوە خواردوێ بێگومان زۆر زۆر ڕاستە ئێستا و برنجێکی کە هەیە 2020ەکە ئەڵێ وەڵام مادەی زەرنێکی تایە هەندێکی ئەگبێ جوان بشۆرێتەوە مەسەن 24 سعات لە ئاوا بێت و بەم شێوازە لێ بندێ ئایا تا چەندێک بڵێن ئافرەتەکان پیادەی ئەمە ئەکەن لە ماڵەوە تاکو دوور من لە نەخۆشی بەڵێ ئەوە کارەکانیت تا چەند گرنگە خەڵک هۆشیاری هەبێ لەوەی کە چوویە بازار دەست بۆ شتی هەرزان نەبات شتێک بۆ منە بزانێت تەندروست ئەگەر تۆزێکیش گرامیر مشکلی نەبێ ئەمە لە ڕووی هۆشیاریەوە تا بەتاکید زۆر زۆر ڕاستە بەڵام بێ خەڵکیش بەڕاستی هەژارە زۆرێکی ئەوە بیر لەوە کاتو چی هەرزامی ئەوە کڕێ بەڵام بەداخۆت ئەو تاجیرەکان جوانەی کە بازرگانەکان کەشتە هێنن یانی لەوە چێ لە زۆر بخەنە سەری بۆ شتە گرانەکانی ساکێت لە هەندێک شوێن هەیە بۆ نمونە ئێمە چینە ئێران لە ئێران ئەو خواردنەی کە لای خۆمان هەیە زۆر چەند قاتە بەڵام لەوێ بە کوالیتیکی هەر نفسی کوالیتیشە بە هەرزانترەی کڕی یعنی کەیەتە ئێرە بازرگانەکان زۆر بازرگانی بەسەر میلەتەوەکەن بەڕاستی ئەوە کارەکەشی ئەوەی من بەئیبینگە کە حکومە داگەداری و زۆرە کەسانە تاکید بەتاکی زۆر ڕاستە بەتاکید ئێمە خۆمان ئەگە بگەڕێنەوە بۆ خواردە کوردەوارەکانی خۆمان تووشەوە حاڵەتە نابین کە ئێستا گیرۆ دەبووین بەڕاستی هەمومان لە خستەخانەکان بەڕاستی هەر خێزانە بگریت چەند کەسێکی لە ئێستا لە خستەخانەکانە بەڕاستی ماڵەکانمان بکەیتەوە پڕە لە دەرمان وەڵا بەتاکیدەوە خۆ گومانیتیان نییە بەڵام ئەگەرێم بگەڕێنەوە بۆ خواردنە کوردەوارەکان ئەوە شتێکی کێیە بەڕاستی کانێت تەندروستێکی باشتر وەسودێکی باش گرنگی بەشتی کوردەواریە دەی لە خواردن من خۆم هەر بەعادەتەن بۆ ماڵەوە زیاتر هەوڵی ئەوەیەم کە خواردنی کوردەواری بەکاربێن بەڵێستا لە ڕۆژێکەکان ینی دەرفەتی ئەوەت بە تاواتی نابێت بتوانێت بەکاربێنی خواردنەکانی دەرەوە زیاتر زاڵە بەسەرمانە بەڕاستی زۆر داچیت زۆر ڕاست باشە هەستت بە جیاوازی تەندروستیت کردووە کاتێک بەرهەمێکی با بڵێن پوختی کوردەواری بەکارێن بە بەراورد بۆ بەرهەمانەی کە هاوردە خۆی بتوێنێتەوە خواردنی کوردانی شتێکی سروشتی و تازەوە هەم بەرهەمێکی فرێشە فەرقیە لەوەی کە خواردنیەکە مادی حافزی تێ فەرقی هەیە بۆ تەندروستی خۆ گومانیتیان نییە تا چەند هۆشیاری خەڵک گرنگە ئێستا دەبینین ئەو خەڵکی دەچێتە بازارش دەکرێ بە تایبەتی لە مەسەلەی خواردنە دەست بۆ شتی هەرزان دەبا ئەم شتە ڕەنگە چەند هەزارێک هەرزاندن بەڵام ڕەنگە لە مانگی داهاتووە بیدا بە 150,000 پێ بدا بە دەر یادەیەکی پێ بکات لەوانە لەوە زیاتر کە حسابی بۆ کردو ئەڵێمە هەرزانتر و من بەکاری جگەوەی کە لە ڕووی تەندروستیەوە چەندێک خۆی ماندووە بێ و لە هەمان کاتە لە ڕووی مادیشەوە زیاتر سەرفەکاتەوە بۆی بگرە دووقاتی ئەویشی لەسەر کەوتووە حسابی بۆش نەکردو چی بکەیت تاوەکو ئەم کێشەی تەندروستیمان حەلکەین بەڕای تۆ تا چەند گرنگە خەڵک ئیتر سەلاجەکەی ئەو شوێنانی کە شوێنی غەزنکردن پڕکا لە بەرهەمی خۆماڵی کوردەواری شتی تەندروست وڵا پێویستمان بۆ هۆشیاریەکی ینی عام هەیە بەڕاستی وەکەین بە جەنابتان ینی هۆکاری سەرەکی بن بۆ ئەوی کە بن پەیامەکان بگەین بە خەڵک لە ڕێی میدیاوە بەڕاستی ئەمە زۆر گرنگە کە خواردنە کوردەوارەکان بەگشتی بە عام هەموو شتی باشن وە سوودیان زیاترە لە خواردنی دەرەوە بەڕاستی تازەشن ینی شتەکانی ساشتی ماوادی حافیزەی تێدا نییە وەکو بەرەمانی هاو بەتاکید ئەوە گومانیتیانی هەموو شتی سروشتی و شتی تازێ بەڕاست ئێستا گەر سەلاجەی زۆربەی ماڵەکانمان بکەیتەوە ڕەنگە پڕ بێ لە هەبوو شروع بوو ئەو دەرمانانەی کە ڕۆژانە بەکارێنین بەڵام هۆکاری ئەوی کە وای کردووە سەلاجەکانمان ئەو هەموو دەرمانی تێدا بێ ڕەنگە ئەو خواردانە بێت کە لە بازار دەیکڕین یاخود زۆر گرنگی بە لایەنە تەندروستیەکەی نادەین کەواتە گرنگە ئەوەی هەڵی دەبژێنین بزانین بۆ تەندروستیمان تا چەند باشەوە تا چەند زیانیشی هەیە ئەمە لەسەر ئەم بابەتە و خواردن و تەندروستی بەردەوامە بین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوە لاچان لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمەوێت لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان لەم پێشانگایە لەسەر ئەو خواردانەی کە ڕۆژانە لە بازار دەیکڕین
تا چەند گرنگە گرنگی بە لایەنی تەندروستی خواردنەکە بدەین یاخود بە جۆرێک خواردن بکڕین دوایی پارە نەدەینەوە بۆ دکتۆر بۆ چارەسەر لەسەر ئەم بابەتە ڕای چەند کەسێک وەرەگرم ئێوەش بینەری بەرنامەکە بن. وڵا حتا شتی بەدەستی خۆ درۆستیکەی ئەوە باشترە شتێک هەیە وەکو لە سەلاجەکان ئەمێنێتەوە لە دەرەوە ئەیفرۆشن نەخۆشی زۆرترە هی نەبین و ناڵەکان خۆمان ئەو پارە ئەیدێن بە دکتۆر بابی دێنە بە شتێک خاستر خۆمان بیخۆین خاستەدا ئەلەکی بدێنە بە دکتور و بە دەرز و دەواوانە من ئەوانە خاستر هینەکەمەوە بۆ خۆمان بۆ هەموو مردمی خۆتان تا چەند شتی کوردەواری بەکاردێن شتی تەندروست وەڵام من لە ماڵی خۆم تا جێگەی بتانم هەرچی تەندروستی درۆستەکەم بۆ خۆم و بۆ منداڵەکان هەر تا میێوانێکی چم بێ مەر کەسێک غەریبە بێ لە تەغییر ڕەحەت نەبم بێژمێنە هەر حەزەکەم شتی کوردەواری شتی خۆماڵی ئەروەڵا خۆماڵی درۆستەکەم دەبینین بڕۆ سەلاجەکانمان بکەرەوە بە فرگرەکان بکەرەوە هەمووی پڕە لە دەرمان و شروع بوو وەمان ئەمە هی ئەوە نییە خەڵک بەگشتی خواردنی خراپ دەکڕێ شتی ناباش دەکڕێت وایە وەڵا هەمووی شتێک ئەکڕن زۆر مایەسەوە یا فاسد بووەسەوە یا شتە لێ لە خارجەکانەوە تێ بە دەرد ناخوا ئەگەرتێکی بەرەوەی هەرزانە دەیکڕن لە بەخاتر هەرزانی ئێڵێ با 2000 کەمتر بدەم قەیناکە ئەمە ئەکڕە زەرەری لێ نادا بۆی بۆ منە دوای ئەم خواردنە خراپە تەندروستی تێکدا بیباتە لای دکتۆر بە 150,000 لی دەرنێت وەڵا هەیە بۆ چەنە ئەوە خواردنە ئیسە من بە فەر شتێکە کڕم ئێژم 2000 هەرزانترە یا 1000 هەرزانترە ئەی کڕم ئەوە مطمئن بە بەیانیەکە یا خۆم یا کچەکەم یام نا هەر بەدەنم ناسازگارە ئەچمە دکتۆر هەر کەمەکەمەکەی 150,000 خەرجم هەیە لەوەی خۆشت ینی ئازارت ئازارم ئەوێ بەدەنم زعیفەوێ لە ژێر ئەو دەوا و دەرمانە لەژێر هەموو شتێک خەڵکە دەچێش دەکڕێت لە بازار تۆزە زیادەی پێ بدا بەس شتێکی باش بێ شتێک بێ کە بەدەنی ئاتێک وەڵام منی جوواڵە من یەکێکی خۆمم بەخوا هەر شتێک بێ ئێژم ئای بینیە بە پارەکە زیاتر بم ئەزانم ئەو شتە باشە ئەو شتە واقعان ئەتانم ئەسرەفیکەم بۆ مناڵەکانم بۆ خۆم چەندێکە بەیانی گرنگی بە خواردنی کوردەواریە دەشتی تەندروست وەڵا زۆر ئیسفادت لێ کردو هەست تۆ کە سیحەتت باش من شتی کوردەواری خۆم تا جێگەی بزانم هەر خۆم درۆستەکەم و میێوانی چم دێت درۆستەکەم دایەنم بۆیان زۆر خۆشحاڵیچن و تەشەکوری چەکەشت هەمووی جلوبەرگی کوردەواریە کوردەواریە و ئیشی دەستی خۆمانەوەن کچەکەم و چەند کەسێک کارم بۆکەن و ئیشم بۆکەن و ئەواحدە خان سڵاو لێ سلااو بەخێر بێ سەرچا لە خزمەتە جەناب دۆکو خاتونێکی ڕۆژەڵاتی تا چەند گرنگی بە خواردنی تەندروستە دەی بە خواردنی کوردەواریە وڵا ئێمە زۆر تاو جێگەی دەستمان بۆدا لە ماڵا شتێکی خۆماڵی ئەخۆین حتا لە شیرینی جاد لە نان و چای هەرچێکی بێ خۆمان لە ماڵە دروستیەکەین زۆر بە کەمی چتی دەرەوە کارەهێن بینین بەشێک لە گەنجەکان زۆر خواردنی دەرەوە خۆن ئەمەش ڕەنگە زیانی بۆ سیحەت و تەندروستیان هەبێت تۆ خۆت گرنگی بە خواردنی دەرەوە یاخو زیاتر لە ماڵەوە حەزەکەت وەڵام زیاتر لە ماڵەوە حەزەکەین چون نەزانینەوە چتە چۆن دروستە بێ چی تێکەین چی تێناکەین چتی پاکە پاک نییە ئەو چتەسن ئەو گۆشتە یا ئەو چتە بەکارەهێنن لە دەرەوە فاستت بووە نەبووە هەیە لە سەلاجەمێن تۆ بۆی بەقیت نایە بەکاریهێنێت و مردمیش ئێخوان لەو دووە تووشیاری مشکلا بن تووشیاری نەخۆشیە بن و ئەشی ڕووبکەنە دوکتەر ئەومە پێخۆشە کە شتێکی پارەی زۆرتر سرفکەی بۆ خواردنەکە وەلی شتێکی باشتر بکڕی ئەوە زۆر باشتر لەوەیە کە تۆبی لە 2000 و 3000 هیچمان پێ ناکە وەێ ئەگەر بنیام تووشیاری نەخۆشیێک بێ ئەش 150 200 دابنێت بۆ دوکتەکەی خۆشی چەنێ ئازارەخوا بێکاری ئەخوا میشکی دەرگیر ئەوێ دەرگیری ئیشەکەی و نەخۆشیەکەی و ئەوانە ئەبێت ئەتە جگێ ئەوەیە خۆتان تا چەند گرنگی بە خواردنی کوردەواریە دەنیانی شتی وڵاتانی دیکە بەکار نایەن زیاتر شتی دەستی وڵایمە زۆر دەستی خۆمان بەکارەهێنین هەکەشتان هەر ئیشی دەستی خۆتان دەستی فلکلۆری کورد خواردنی شەوانی ئەرەوەڵا لە خواردنی ژوان ئەمە حتا ماجوونی تۆماتش دایکم خۆی دروستیەکە ئەسن دۆشاوی تەماتە شایی تەماتە ئەسن لە دەرەوە حتا ئەویشە ناکڕین دۆشاوی خۆتان دروستی دەکەن خۆمان دروستیەکەین هەر ڕۆنی حیوانی دایکم خۆی دروستیەکە هەنگوێنە هەر خۆمان لە باخە هەمانە هەر شتی کوردەوەوانی کە بەکار دێنن بۆ
سیحەتان باشتر بۆ بە بەراوردا بە پێشووتر بەرەوەڵا ماوەیەک ئێمەش وا بووین چتی دەرەوە زیاتر بەکارمان هێنا چتی وڵاتانی کە ئەمە ئای ئۆریجیناڵ و ئەمەیە زۆرتر بەکارمان هێنا ولی دیمان کە خەریکین تووشیاری نەخۆشیەوین تووشیاری ئازارەوین کەمکەم بەدەنمان زەعیفە بوو چه بیرمان کردەوە هەر کوچتە کوردەواریەکە زۆر باشتر لەوەیە کە چتی دەری بەکارمان هێناوە ئێتر بازم ڕوومان کردو لە چتە کوردەواریەکەی خۆمان لا کەمتر دەچنە دکتۆر زۆر وایە ئایسە من خۆم هەر لە بیرم نایکەی ڕۆیشتی دەسە دکتۆر خواردن شتێکی زۆر ئەساسیە بۆ مرۆڤ ینی تەندروستی مرۆڤ بەندە بە خواردن و بە وەرزشکردنەوە بەڕێی من بەڵام خواردنەکانی ئەمڕۆ بەتابەتی لە قوتونراوەکان هەمویان ینی موادە حافیزەی زۆریان تایە هەروەها ڕەنگە لە کاتی هێنانیشە لە وڵاتەکانەوە کە هاوردەیەکرێ بەش ڕێگایەکی ناتەندروست بێ ینی بۆنە بە بەڕادی تایبەت نەبێ یا ینی تشکی خۆر بەریکەوە کە تشکی خۆر زۆر خراپە بۆ هەندێک خواردن چی تیا بەکارهاتەوە چۆن گوازراوەتەوە چۆنی ئێستا دەفرۆشێ بە بڵێ وەڵایی ینی خواردنەکان من وام پێ باشە خەڵک زیاتر بگرێتەوە بۆ خواردنە کوردەواریەکان ئیسا ئێمە گەر بۆنە دیقەت بین ڕەنگە 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستا خەڵکەکە هەم چالاکتر بوو هەم دوور بوو لە نەخۆشی ئێستا بوون نەخەسخانەکان یان دوور بێ ئێستا نەخۆشخانەی هیوا ینی خەڵکێکی زۆر من کەسە ناسم هە تەمەنی 10 ساڵانە مناڵە هێشتا تووشی سەرەتان بوو ینی بەداخەوە خواردنەکان زۆر گرنگن بۆ مرۆڤ بەڵام مەسەرەی بڵێن ئێستا خواردنی ڕیسی کورد بڵێیتون نەڵێ برنج و فاسۆلیا و ئەوانەیە ئەمانش ئەگەر فاسۆلیاکە سەبوون نمونە هەیە کوردیە هەیە ناوێ بچێ کیلۆی 2000 پێ چێ کیلۆی 550 پێدا بەڵام لەسەرەوە نەخۆشەکەوێت و بە دەقات پارەی ئەو یانی ناتوانێت چەندی ئازاری ژەکەشێ ئەبێت چەند قات بداتەوە بە بەڵێ ئەرەوەڵا بەو جۆرەیە جا مەسەرێ بڵێ سەبوونە برنج و زەیت و ئەو نوع خواردنانە بەڕاستی زۆر خراپن ئینسان بتوانێت خوارد خەڵک بتوانێت ڕۆنی کوردی بەکاربێنن لە بڕینەوە برنجی کوردی بەکاربێنین لە بریتی برنجێگێر لە هیندستانەوە لە پاکستانەوە لە وڵاتێکی ترەوە هەر لەوانەیە هەر ئەسەن برنجیش نەبێ ئەیلان لە معاملێکا دروست کرابێ هەمیشە تەرکیزی لەسەر بازرگانی و قازانجە نەک ئەوەی کە بە چکوالێتی بەڵێ کوالێتی زۆر باخ بێنە ئێستا بە نمونە من شتێکم بیست لە تورکیا کەسێکمان هەیە کە کووردە لە بەریتانیا لە مەجای خواردناییشەکە هاتوتە بۆ کوردستان چکلێتێک کە لە کاتی جەژنایەمە بینین کابرا لەسەر لەبەر هەتاوەکە دنیا چکلێتی داناوە چکلێت پێکاتەیەکە کە لە شیر ینی مادەی شیریتیە هەر شتێکی کە شیریتیا بە تشکی خۆربەریکەوێ ڕاستەخۆی ئەکسپایرە بێ ئەم چکلێتێکی هەڵگرتووە فاسی کردووە خۆی سێرەکە ینی بۆ دەرەجەی مادە حافیزە 1000 تێکراوە هەمان چکلێتی بردووە کە دروستکرای وڵاتی تورکیا چۆتە مەعمەلەکە سەردانی کردوون لەوێ چکلێتێکی بردووە فاسی کردووە بۆ دەرەجەکەی 15 بۆ ینی 15 لەکوێ 1000 لەکوێ وتی کاکە ئێوە بۆچی کوورد دەکوژن ینی مادی حافیزەی 1000 یەکەن بۆ کورد بەڵام 15 وتی ئێمە تویتی ئێمە لە ناو بەڕادا لە ناوشتی ڕێکوپێکا چکلێت دانین بەڵاموانەی خەنە بەر هەتاو لەس عربانەی فرۆشن بۆیە مادە حافیزی 1000 یەکەن بۆ ئەکسپایر نەبێ باسەوەی بفرۆشترێن بەس لای ئێمە ڕێزم هەیە ینی بەتایبەتی کەسانی دەسەڵاتدار ینی هەندێک لە مەسئولینەکان لە پشتی ئەمی شۆن بەڕاستی ینی لە ماڵەوە تا چەند گرنگی بە خواردنی کوردەواری دەدەن بە بەرهەمێک کە موادی حافیزەی نەبێ کە تەندروست ڕاستەکەی وەڵی ئێمە خۆمان تەمان من ئەسڵ خەڵکی قەندیلم ڕاستە دانیشتوی سلێمانیم بەس ئێمە زیاتر ئێستا بۆ نمونە گوێز و ڕۆن و بابەتە کوردیەکان ئێستا من دایکم لەوێ ینی ساڵانە هیچیان بەڵێ ئێستا من دایکم لە خەندیل بۆ نمونە ساڵانە کە هاوینان ئەچین بۆەوێ تەمان هیچ تەماتە و بیبەر و ئەو شتانە وازێ بێنە بۆ نەماشە سپیەکە یان بۆ نمونە گوڵە بە ڕۆژەی خۆمان ینی زۆر شتەیەکی خۆمانە ئیتر بەشی ئێمەشی لێدا من کەمتر خۆم لە شتی بازار بە دوور گرتووە ڕەنگە ئێمەش مەجبور بین هەندێک حاڵەت شتی بازار بەکارێنین ینی بەڵام ئەوەی کە دەسەڵاتمان هەبێ خۆمان بە دوورێگین لەو شتانە اینجا بەوە کردووە کە تەندروستیت باشترە کاتێ خواردنێکی کوردەواری شتێک کە سیحەت باشترەکە جیاوازی دروستەکە لەخوا بە زیاد بێ من وەکو خۆم کەسێکم مناعەم ینی زۆر بەقوتە بەرامبەری نەخۆشی ینی باوەڕەکەی جاری وا هەیە سپاس بخوا بە 2 ساڵیش نەخۆشی نبینیم ینی بەسرفە ینی بگرە لەبەرەوەی ئێمە شتی سروشتیە خۆین و هەروە هەنگوینی ئەسڵیش و هەنگیش پێمانە دەکە هەنگ سوودی زۆرە ینی باڕکەی تووشی کۆرۆنا بووم 14 ڕۆژ من بە پێوە ئیشم کردو یعنی ئیشیشم کردو کۆرۆنام بووە جارجارێ بێتاقەتە بووم بەس نەخەسخانە نە دکتۆر هیچ عیلاجێکم وەرنەگرتووە سەلامەت اینجا بە پێش ڕێیەکەین ئێمە چونکە خەڵکی لا دێشتین زۆر جار کاچی ناوێتتر بە پێ شاخەوانیەکەین و ڕێکن تەپەوەشیش دەوری خۆی هەیە بۆ تەندروست جگە لە خواردنەکە بێگومانەوەی کە تێبینیەکرێ بە پێ راپۆرتە پزیشکیەکان بە پێ لە کۆڵینەوەکان دەری خستۆ کە هیچ شتێک وەکوۆنێ کە تۆ شتی سروشتی بەکاربێنیت بۆچی لەبەری ئەو شتە سروشتیە لەگەڵ پێک هاتێ لەشی ئینسانە یەکەگرێتەوە هیچ کاریگەریی لاوەکی نابێت بەڵام ئەوەی لە سەردەمی ئەمڕۆیە ڕوئدات ئەوەیە کە سەردەمێکی خێرایە
چاوەڕوانیکردن تایە دواکەویت ناتوانیت کاتێکی گونجاودانی بۆی کە بتانی ژەمێکی تەندروست بۆ خۆت ئامادە بکەیت مەجبور کەسەکان پەنابەنە بەر خواردنی خێرا و خواردنی بەست و خواردی لە قوتونراوە کە ئەمەش بە مەودایەکی درێژە بێتەوە هۆی کاریگەری لەسەر تەندروستیان و چەند لێکەوتێکی زۆر ناخۆشی لەکەوێتەوە چەند ساڵی کە وەکو باس کرد خواردنی لە قوتونرا و ئامادەکراوە بەکارێنە ئێستا نەتیجەکەی دەرەکەوێت نەخۆشخانەکانمان پڕ بوون شەقامەکانەوانی کە دکتۆرەکانی لێ پڕن لە خەڵک هەمووی نەخۆش بێگومان وایە مەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مرۆڤ لایەنە مادیەکەی بە باشتر زانیەوەک لە لایەنە تەندروستیەکەی خۆی ئەڵێ من کاتم نییە خێرا مەسەلەن بۆ سوورکردنەوە خێرا خواردی لە قوتونرا و خێرا خواردنی سەری ئەمەی دلیڤەریەکان بەکاری بێن و بتوان بچە سەر کارەکەی خۆی کە ئەمەشە بینیت بۆتە هۆی ئەوەی کەیتر لە جاتی کات بۆ بەسەر بەرن کە چی هۆکارەکەی کات بۆ بەسەر برێت کە باشترین عیلاج چییە خێرا دەرمانێکی بەقوتر دکتۆرێکی شارەزاتر دەبینین خەڵکی خۆمان کاتێک دەچێتە بازارش دەکرێ ینی هەمشە بۆ شتی هەرزان دەگەڕێ شتێک ینی 200,000 کەمتر بێ یەکسەر دەیکڕێ ینی دوایی دەبینین ڕەنگە بە 150,000 لە دکتۆر لی دەرنەچێ ئەین تەندروستی واتێکەدا بەس لەبەرەوەی 200,000 هەرزانتر بۆ هەم زەرری لە خۆیدا هەم لە ڕووی مادیەوە چەند خاتی بێگومان من وەکو خۆم زۆر ئارەزوو ئەەکەم هەتا بتوانم مەسەلەن بۆ نمونە ئەو خواردانەی کە ئەڵێ کوردەواریە ئەو بڵین باوبا پیرانمان بۆچی تەندروستیان زۆر باشتر بووە بۆچی بیرکردنەوەیان ئێستا مەسائلی زەهایمەر مەسەلەی شێرپەنجە ئەمانە لەو سەردەمیان زۆر کەم بووە تازانێژی ئێستا دێن هەندێکی ئەو کاتی خۆی هەر نەمایانزان نەخۆشی سەردەم ینی لە بڵین سەدەی 20 لە سەدەی 20 کە ئەمانە تازە وردەورێ بەراورد لەگەڵ نەخۆشی تررا ئەمانە تازە دەانلێن هەمووشی لێکەوتەی شارستانیت و پێشکەوتی شارستانیێتە و سەرقالبوونی مرۆڤە بەوەی کە دەستکەوتی مادیەکەی زیاتر بێ ئەگەر لەسەر حسابی تەندروستی خۆشی بێ ستارزەخان لە ڕووی تەندروستیەوە تا چەند گرنگە خەڵک بگەڕێتەوە بۆ خواردنە تەندروستانەی کە جاران بەکارمانێنەوە کۆم بەرهەمانەی جەنابەت کە لێرە بینێت بەڵام بەداخەوە ئێستا بینی خەڵک زۆربەی نەخۆشە بۆی بەکارێنانی خواردنی کوالەتی خراپ بەڵێ وڵی خۆی گرنگە ئەو شتێککە ئیخۆین بزانین چییە ئەچێتە لاشەمانەوە ئێمە لە جاتیەوەی کە ئەو پارە زۆرەین بە هەناردەکردن و هاوردەکردنی بەربوومی دەرەوە ئەوانی خۆمان خۆین باشترە خۆمان نەزانین کە چۆن گەورەمان کردو چ شتێکمان پێداون بەڵام ئەوانەی دەرەوە ماوادی حافیزیان تایە نازانین کە چەندێک ماونەتەوە چەندێک زیانی هەیە بۆ تەندروستیمان ئێمە لە جاتی ئەوەی کە بین پارە لە دا و دەرمان و دکتۆرا خەرجکەین قەیچێکە با 2 دینار زیاتری پێبین و لاشتێکی تەندروستمان بینین سەلاجەی زۆربەی ماڵەکان پڕە لە دەرمان ڕەنگە ئەوەی ماڵێمە و ماڵێەوە شەرەمان شەوە دەرمانی بەڵێ ئەرەوەڵا وایە ئەوەی ئێمە خواردنی خراپ زۆر بەکار بەڵێ جاران خەڵک ئەوانەی کە ئێستا پیر بوون بڕۆ سەیریان کە بزانە لە گەنجەکانی ئێستا زۆر سەلامەتترن جەستەیان توانایان زۆر باشترە هی ئێستا لە 20 ساڵی ڕوا بەرەو سەرەوە تا توانێت ئیشکردنیشی نامێنێ هەموو ینی مەرز نییە کە ئەوەی هەر لایەنە تەندروستێکە بەیە تووشی خەمۆکیەکە بۆچی لەبەرەوەی ئەو خواردانە هۆکارن بۆ گۆڕینی هۆرمۆنەکانی لاشەمان ئێمە نازانین کە چۆن دروستەکرێگە لە دەرەوە ئێوە تا چەند گرنگی بە شتی کوردەواریەدەن بە بەرهەمی خۆماڵیەدەن بەوانی کە هیچ ماوادی حافزەیتانی و بەدەستی و خەڵکی خۆمان بەرەماتەوە وڵی ئێمە تا ئێستاژەوە شکر لەخوا بە زیابەدن کە ماوە ئەمە خۆمان دۆینە و ترخێنە و ترشات و ئەو شتانە هەمی زۆربەی زۆری خۆمان دروستەکەین ئێستا برنج ئەین زۆر شوێنمان هەیە برنجی کوردەواری هەیە ئەکرێت لە جیاتی و برنجانی لە وڵاتانی دیکەەوە دێ و برنجەی خۆمان بەکاردێنی هەم تەندروسترە هەم ڕەنگە پارێش مامۆ بگەڕێتەوە لەوەی کەیتر کەمتر دەچین بۆ لای وڵا من ئێستش لە ماڵەوە برنجی خڕ و برنجی کوردیە خۆن بەڵێ برنجی وڵاتانی دیکە بەکار ناوەڵا درێژەکە زۆربەی گەورە ئێستا مناڵەکان حەزیان لێتی بەس گەورەکانمان ئێستا شەر برنجی کوردیە خۆن گەورەکان لەبەرەوەی پێشتر زەرەر لێداون ئێستا تام و بۆنی برنجی کوردی شتێکی ترە ئێستا برنجە لێرە هی عێراقا بۆنێکی هەیە ینی هیچ برنجێکی ترە بۆنەی نییە ئەم شتانی ئێمە کە بەرهەمێنین ئەم شتانی خۆمان کوردەواری و تازەیە و هەنارەکردنی وڵاتی خۆمانە ینی ئەوە نییە لە وڵاتی هیچکەوە بەکاربی ئەمە بەشی نێمشینی کە توی بینی تازە دروست کراوە ینی خۆت دروست بە دوستی خۆمان دروستەکرێ بەڵێ لە ماڵی خۆمان هەچ کەسێکە داوای ئەکا بە تازەیەگا دەستی ئەوە نیە لە ناو پاکەت و موادی حافیزە و ئەم شتانەیە بێت ینی ئەو شتانەش کە دروستەکرێ پێکاتەکانی هەر زۆر لە شتیکە باشتە بۆ نمونە کەس هەیە داواکە بە هەنگوین دروستکرێ بە تەبیعی شتی سروشتی داوات لێکە ئەو پێکاتەی کە خۆی ئەوێ ئەوەی تیا بەڵێ بۆ پێکاتی کە خۆی ئەوێ بۆ ڕێژەی کە خۆی ئەوێ بۆ قیاسی کە خۆی ئەوێ بۆ شیرینی کە خۆشی ئەوێ ئێستا لە ڕووی تەندروستی و سیرکەی خەڵکی خۆمان بەگشتی تەندروستێکی باشی نییە ڕەنگە کەم هۆکاریش بووە ئەمە بەکارێنانی ئەو هەموو خواردن خراپە بێکە لە بازاڕایانە خواردانی کە لە وڵاتانی دیکەەوە هاوردەکرێ و پڕک لە ماوەدی کیمیاوی لە حافیزە تا چەند گرنگە خەڵکی خۆمان بگەڕێتەوە بۆ بەرهەمانی کە تازان ئێستا بۆ نمونە لە جیاتی ئەوەی بچین
پاکەتێک پاخلاوە کە لە ئێرانەوە بۆمان یاخود لە تورکیاوە بۆمان دێ و مانگێکی بەسەراچوە ئەمە بەکاربێنم کە لای جەنابتە 2000 زیادی پێ بدەم بەڵام لەبەرەوەی تازەیە هەمووی هەفتەیەک نابێت دروستکراوە تەندروستترە بەڵێ بە تازایی دروستەکەی و تەندروسترە و موادی حافزی تیا بەکارنایەکەمیان دومیان پێکاتە لە هەویرەکەی پێکاتە لە شیرینی لە هەموو شتێکی ئەم شتی کە تۆ داوای ئەەکەی زۆر لەوە باشە تۆچی 2000 زیاتر ئەی بەم شیرینیان ناچیت 100,000 بی بە عیلاج و بە دەرمان و بە دکتۆر تۆ شتەکەش لی دڵنیایی نازای لە معمەلەیە کە دروستەکرێت چی لە معمەلەیە چێ لە معمەلەیە نەخۆشی لە معمەلەیە تۆ شتەکە لە ماڵا دروستەکرێت کە دەنێرن بۆ ئێمە لە وڵاتانەوە ڕەنگە زۆر جاگویان لەوە نەبێ ئایا تا چەند دروستە گرنگەوەی بفرۆشرێ پڕی بکەن لە مەوادێک کە بەس بۆی بمێنێتەوە و شتەکان خەسار نەبێ بەڵام ئەوەی کە کوردەواریە یعنی تۆ بە مەزانەی خۆت دروستەکەی دەزانی هەفتانە چەندێکە بێ دروستکە هەرەوەندە دروستەکەی وەکو ئەو نییە بە کارگەی بە بۆ نمونە تەنێک دروست کا بەس لەبەرەوەی بفرۆشرێ پڕی بکە لە مەوادی حاوی بەڵێ ئەم شتانی ئێمە لەسەر تەڵەبەیە یعنی ئێمە دروستی ناکەین تاکو تەڵەبەکە نێت یعنی کە ئەو بە تازەیەگاتە داوایەکە بە تازەیەگا دەچی و یعنی ئەم شتانەیە بە گەرمی ئەچێتە دەستی ئەو کەسە هەر بە گەرمیش ئەچێ یەکەمیان دوای ئەوەش نامێنێتەوە یعنی ئەو مانەوەی کامێنێتەوە لە ماڵەکە ئەمێنێتەوە 4 ڕۆژەمێنێتەوە 5 ڕۆژەمێنێتەوە ئەم 4-5 ڕۆژە ئەم کەسە بۆ قیاسە داوای ئەکا کە خۆی ئیخوە یعنی بۆ داواکەیان کە داواکاری یعنی بە تەڵەبیات دەشتەکەن گرنگە بۆ تەندروستیمان تۆزێک پارە زیاتر بدەین با دوای زەرەر نەکەین هەم لە تەندروستی و لە پارەدان بە عیلاج و بە دەرمان هەر تام و بوون و لەزەتی شتێکە بەڕۆنی کوردی بکرێت و بەشتی خۆماڵی بێت و شتەکە تازە بێ فەرقەکە لە چاو شتێکە کە تۆ شتەکە فیکە ینی ساختەی بینی نازانم معمەلە چی لە معمەلەیە ئەڕاتوێت و چەند بە چەند دروستیەیەت چۆن دروست کرا و بە شێوەیەک یان بۆ خەڵکە بێگومان کوالیتی بابەتەکان زۆر گرنگە ینی پێویستە ینی با لەبەر سعرێکی کەم شتێکی خراپ بەکارنێنین وا باشترە ینی تۆ شتێک بەکاربهێنی ئیسفادەی لێ بکەیت بینین سەلاجەی زۆربەی ماڵەکانمان بکەیتەوە پڕە لە دەرمان پڕە لە شەب با بڵێن شرۆ پڕە لە حەب هەز ناکە ئێمەی خواردنی خراپە کڕیمانەوە بەکارمان هێناوێستە بۆی ئاوا پێویستیمان کەوتۆتە دەرمان و ئەوشتان بەتاکید ئەوە یەکێکە لە خاڵەکان زۆر جار ئێمە لەبەرەوەی کشتێکی هەرزان بکڕین لە دوێ ماوەی فترێکی زۆر کەم هەمان پارە سێقات و چوارقات لە عیادەکان بەکارهێنین ینی قەیچێکیانە تەندروستیەکەش بەڵێ هەمان شتە پێویستە شتێکی زۆر باشتر بکڕین ڕاستە ینی ڕەنگە زۆر کەس توانای ئەوەی نەبێت بابەتێکی گران بکڕێت بەڵام بە پێی توانای ئەو کەسانەی کە ئەتوانن بابەتی کوالیتی بکڕێن بۆیە زیانیان پێناگات کە ناتوانێشتی گران بکڕێ خۆ توانێشتی خراپیش نەکڕێ ینی واز لە دوورکەینەوە لەو شتانی کە بەڕاستی زانی ئەمە زیانی بەتاکید هەمان جۆرە ئێستا ئێمە وەکو خۆمان زۆر ئیشمان لەسەر بنشت کردووە زۆر لە بنشتەکان یاخود شەکریکی زۆری تیا بەکار هاتووە یان مەوادی کیمیایی تایە ئێمە ئامانجمان لەمە دروستکردنی ئەم بەرهەمە ئەوەیە کە بابەتێکی زۆر باش و کوالیتی پێشکەشی هاوڵاتیەکان بکەین ئەوەی جۆرێک لە بتمانش دروستکەن پێویستە کوالیتی ئەو بەرهەمەی کە ئەگەر لە دەرەشەوە بێ بە جۆرێک بێ متمانە لای خەڵک دروست بەڵێ پێویستە هەر شتێک ئەگەر ئێمەش ینی ناچار بوویت یاخود بەرهەمەکە لە خودی وڵاتەکەتانە لە دەرەوەش کە هێنات شتێکی زۆر باش بهێنیت کە تەندروستی هاوڵاتیەکان مەترسی لەسەر نەبێت. بەڕێزان ئەوەی کە لە پێشینانی خۆمان دیومانە لە ڕووی تەندروستیەوە زۆر باشتر بوون لە ئەو تەندروستی کە ئێستا ئێمە بەدەستیەوە گیرمان خواردووە ئەوش ڕەنگە هۆکاری سەرەکی خواردنی ئەو کاتەیان خواردنێک بێ کە بەدەستی خۆیان دروستیان کردووە شتی سروشتی بوون و هەمووی لە ناو خاکی کوردستانەوە ئەو شتانیان پەروەردە کردووە بەڵام بەداخەوە ئێستا ئەو هەموو خواردنەی کە هاوردەکرێت لە وڵاتانی دیکەوە لەبەرەوەی ئامانجەکەی لی بازرگانیە پڕەکرێت لە ئەو ماوەدانی کە ماوەدی حافیزە و ماوەدی کیمیایین بۆ ئەوی ئەو خواردن خراپ نەبێت تاوانی ئەفرۆشرێت ئەمەش کە ئێمە بەکاری دێنی زیانێکی زۆر لە تەندروستیماندا کە ڕەنگە دوایی لەبەرەوەی 2,000 هەرزانتر کڕیومانە بەڵام 150,000 بە دکتۆر بدەین تاوەی تەندروستێکی باشترمان بۆ بگەڕێتەوە کەواتە بۆ ئەوی تەندروستێکی باشترمان هەبێ گرنگە بگەڕێنەوە بۆ بەرهەمە کوردەواریەکانی خۆمان یاخود کە شتێک دەکڕین لە بازار کەمێک زیاتری پێ بدەین بەڵام سیحەتمان بە جۆرێک تێک نەدا کە دوای گیر بخۆین بەدەستیەوە هیوایی تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازم بەنامەیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی تەوەرێکی تر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ.